خی گەورە و میهرەبان بەخێر بێن. دیارە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان دوێنێش بەیاننامەیەکمان بڵاو کردەوە سەبارەت بە لێبڕینی موچە لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەداخەوە دیارە ئەمڕۆ هەواڵەکە تاکید کراوەتەوە کە حکوومەت سوورە لەسەرەوەی کە ئەم مانگەش موچە بە لێبڕینەوە دابەش دەکات. ئێمە دوێنێش ڕوونمان کردەوە کە لە ئێستادا داهاتی هەرێمی کوردستان بەشی ئەوە دەکات کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەرسی ڕۆژ جارێک بەبێ لێبڕینەوە دابەش بکرێ. سەرڕای ئەوە وە بودجەیەکیش دەمێنێتەوە بۆ ئەوەی لە بواری وەبەرهێنان و لە بواری خزمەتگوزاری حکوومەت بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. سەرڕای ئەوەی کە بودجەی یاسای بودجەش لە عێراق کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە کە بەپێی ئەو یاسایە هەرێمی کوردستان 11 تریلیۆن و 482 ملیار و قسوور ساڵانە لە پشتی بودجەی عێراقەوە پشتی هەیە. بودجەی بەردەکەی واتە ئەگەر تەنها بەو بودجەیەکەوە لە عێراقەوە دێت کە مانگانە تقریباً زیاد لە 950 ملیار دینارە هەرێمی کوردستان ئەتوانێت بەبێ لێبڕینەوە بەبێ لێبڕین موچە دابەش بکات و هەرسی ڕۆژ جارێک موچە دابەش بکە. بەداخەوە ئەم بڕیارەی حکوومەت سەرڕای ئەوەی نایاساییەوە بڕیارێکی زاڵمانەیە و بڕیارێکە زوڵمێکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە موچەخۆران و فەرمانبەران ئەکرێ و بڕیارێکی زۆر نابەجێیە. بۆیە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ دژی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانین و لە ناو پەرلەمانیش هەڵوێستمان دەبێت لە ڕۆژانی داهاتوو و لەگەڵ هاوڕێیانیشمان لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان 42 پەرلەمانتار یاداشتێکمان لە هەفتەی ڕابردوو پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە. داوامان کردووە کە بەرپرسانی باڵای حکوومەت بانگەشتی پەرلەمان بکرێن و دانیشتێکی تایبەت بە پرسی لێبڕینی موچە لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەت ساز بکرێت و ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین و لە فشارەکانیشمان بەردەوامە بین و داوا لە خەڵکی شەکەن کە پاڵپشتمان بکە چکە ناکرێت چیتر حکوومەت بەردەوام بێت لەسەر لێبڕینی موچە و ئێمە پێمان وایە نابێت دەبێت لەو مانگەوە موچە وەکو خۆی دابەش بکرێ و هەوڵ بدرێ هەر سێ مانگەکەی ڕابردوو کە لێبڕین کراوە بەپێی ئەو یاسای بودجەیە کە لە عێراقەوە پەسەند کراوە کە بودجەکە گەیشتە هەرێمی کوردستان پێویستە ئەو لێبڕینەوانش بگەڕێنرێنەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. و سەبارەت بە بەردەوامبوونی لە بڕیاری بێبەشکردنی بەڕێز کازم فاڕۆق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ئێمە ئەمڕۆژ لە پەرلەمان تاکیدمان کردەوە لە دانیشتنەکە کە ئەم بڕیارە بەردەوامیدانە بە بڕیارێکی نایاسایی و ئەوە زوڵمێکە. بەداخەوە پەرلەمانی کوردستان خۆزگە بیتوانی باە ڕێگری لەو هەموو ناعەدالەتی و لەو هەموو گەندەڵی و تاڵانیە بکرا کە لە بواری نەوت و لە خاڵە سنووریەکان و لە سێکتەرە جیاوازەکان هەیە نەک بێت ڕێگری لە فراکسیۆنێک بکە فشار لەسەر فراکسیۆنێک دروست بکات کە دیفاع لە خەڵکەکە کە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنە کە لە ناو پەرلەمانی کوردستان باسی موچە و بودجە و قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. ئەوەی دکتۆر کازم کردوێتی ئەوە پەرچەکردارێک بووە و شتێکی ئاساییە لە هەموو دنیا هەیە و ئەوە جۆرێکە لە خەباتی مەدەنی لە دنیا. ئێمە پێشترش باسمان کردووە شەڕ وەدە لە ناو پەرلەمان شەڕە دەبە هەیە شەڕە پێڵاو هەیە شەڕە بۆکس هەیە و ئەوەش یەکێکە لەو جۆرە ناڕزای دەربڕینانە. بۆیە ئێمە بە هیچ شێوێک ئامادەنین داوای لێبوردن بکەین لەسەر ئەم شێوازێک کە دکتۆر کازم بەکارینەوە. پێمان وایە جۆرێکە لە خەباتی پەرلەمانی و ڕێکاری مەدەنی بە پێچەوانەوە سەرۆکاتی پەرلەمان پێویستە ئەو بڕیارە نایاسایە هەڵبۆشێنێتەوە کە بڕیارێکە پشت بە هیچ مادەیەکی یاسایی نابەستێت.